بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەی سڵاوتان لێبێت لە ئێستادا لە پەرلەمان و لە دام و دەستگاکان و تەنانەت لە ماڵەکان و شوێنە گشتیەکانیشدا باسباسی بودجەیە. هەندێک ڕایان وایە کە چاوەڕوانی هیچ شتێک لەم بودجەیە ناکرێت، چونکە لە بودجەیەکی 15 تریلیۆنیدا لە سەدا 70 بۆ بەکاربردن و لە سەدا 30 بۆ بەرهێنان تەرخان کراوە و بە جارێک بووین بە میلەتێکی بەرخۆری بێبەرهەم. بە جۆرێک لە ماوەی یەک ساڵدا بودجەی بەکاربردنمان 1 تریلیۆن دینار زیادی کردووە. وەزیری دارایی دەڵێت گەر عێراق نەبێت حکوومەتی هەرێم ناتوانێت تەنها مانگێکیش موچە دابین بکات. ئاخۆ حکوومەتێک موچەی مانگێکی پێدابین نەکرێت دەتوانێت باسی جیابوونەوە و دەوڵەتداری بکات. ئایا ئەمەش بۆ ئەوە ناگەڕێتەوە کە سیاسەتی ئابووری و داراییمان لە ئامادەکردنی بودجەدا سیاسەتێکی بێ ئامانجە؟ هەموو ساڵێک بودجە لە وادەی خۆی دوا دەکەوێت و سەرڕای دواکەوتنیشی زۆر لە هاوڵاتیانیش دەڵێن تەنها ساڵێک نەمان بینی بودجە بەبێ کەلێن بێتە پارلەمان. ئایا هاوڵاتیانی هەرێم مافی خۆیان ئەگەر بڵێن حکوومەت سەرکەوتوو نەبووە لە ئامادەکردن و جێبەجێکردنی مادەکانی بودجەدا و پارلەمانیش نەیتوانیوە گفتوگۆیەکی تێر و تەسەل بکات و چاودێرێکی باش بێت؟ چاودێران و ڕۆشنبیران ڕایان وایە کە پارلەمانتارانی فراکسیۆنی زۆرینە لە پارلەمان هێندەی کار بۆ جێبەجێکردنی سیاسەتی حزبەکانیان دەکەن، هێندە نوێنەرایەتی خەڵکیان نەکردووە. ئەمە تا چەند ڕاستە؟ لە بەرامبەریشدا پارلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە باتی ئەوەی کار بۆ زیادکردنی وەبەرهێنان بکەن باسی زیادکردنی موچەی فەرمانبەران دەکەن. لەم بەرنمەیەدا باس لە هێڵا گشتیەکانی بودجە دەکەین و با شێوازێکی زانستی شیکردنەوەیەک بۆ بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان دەکەین. بینەرمان بن. بینەرانی عزیزی هێناڵتی دووبارە ئەم کاتتان باش. وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد، بەرنامەی ئەمڕۆی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان کە لە ئێستادا لە پارلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت. بۆ ئەم بەرنمەیەش میوانداری دکتۆر سەلاحەدین عوسمان پیرەبابی مامۆستای زانکۆی سەلاحەدینمان کردووە. میوانی دووهەمیشم نزار محەممەد ئەندامی دەستەی بەرگری جەماوەری لە بودجە. میوانی سێهەمیش فەیسەڵالی ئەندامی منتەدای ئابووری کوردستان. دوامیوانیشم عەلی حەمەساڵح ڕێخەری ژووری ئابووری بزوتنەوەی گۆڕانە. بەڵێ بەخێراتنی ئەو میوانانەی پشمێزەکەش دەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لە بەرنمەکە ئامادە بوون. دکتۆر بۆ پرسیاری دەستپێک دێمە لای تۆ. پێم خۆشە بۆ بینەری ڕوون بکەیتەوە، چونکە بەرنمەکە لە هەموو چین و توێژێک بینەری هەیە. بودجە چییە؟ بودجە پلانی پارەدانی ینی تەمویلی مەفروض وایە چالاکی حکوومەت وی لە ماوەی ساڵێکی داهاتوو و ئەو بودجەیە کە هەموو پێداویستیەکانی چالاکی حکوومەت جێبەجێ دەکا بە کوالیتی و کوانتیتی، ینی بە جۆر و کۆیەکی باش کە بتوانی هاوڵاتیان ڕازی بکە بە پێشکەشکردنی گشت خزمەت گوزاریەکان و پێویستیەکانی ژیان لە گشت بواری ژیان پێویستیان پێ. بڵێ ناتوانین بە شێوەیەکی تریش پێناسەی بودجە بکەین بڵین بودجە بریتیە لەو بەڵێنانەی کە لایەنەکانی ناو حکوومەت لە سەروبەندی هەڵبژارنەکانە دەیدەن بە هاوڵاتیان بۆی لە بودجەیە جێگای بکەنەوە و بەڵێنەکانیان جێبەجێ بکەن. ئەو بەڵێنە لە پرۆگرامی حکوومەت خۆی دەبینیتەوە کە پرۆگرامی حکوومەت بۆ چاکردن و پەرەپێدان بە خزمەت گوزاریەکان و بە ئەرکەکانی کە لە سەرشانیتی کە ئەوە شەرعیەت دەداتە حکوومەت. شەرعیەتی حکوومەت لە چ دێ لەوەی دێکە کە بتوانی بە شێوەیەکی باش ئەرکەکانی خۆی بەرامبەر وڵات و هاوڵاتیان جێبەجێ بکات. بەڵێ ئەی حکوومەت تا چەند سەرکەوتوو بووە لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا؟ حکوومەتی مەقسەد حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە لێرە لەوەی وەڵامی ئەو سوالە بدەینەوە دەبی ئەمە وەکو دەڵی چاو بە هەندێک شت بخشێنینەوە. ئەوەن تا چەند سەرکەوتووە چند سەرکەوتونە بۆ ئەو سوالێک کە بە ڕێژەیی و بەرە بە نمرە دەبی جواب بدەیتەوە. بەداخەوە لە کوردستان تۆژینەوەمان نییە. ئەمە یەک لە شتەکانی لە پێشەمی ڕابردوو بابەتێکم بڵاو کردەوە لە خەباتی کە گوتم یەک لە سەبەبی کە بودجە بوویتە ئەو چێژەیە لە هەرێمی کوردستان ممچینە
لە وڵاتێکی تر ئەو وڵاتێکی کە بڵێن وڵاتێکی تۆزێک پەرەپێدانی وەدیهێناوە تۆزێک کەرتی تایبەتی بەهێزووە خەڵک بە ئیش و ئازارەکەی ناکاوی ئەمە لە ئێمە دەکەین لەکنەمە بەڕاستی حکوومەت لە استراتیزیەتی حکوومەت کە ئێستا دەستی بەس هەموو سەروەتی وڵات گرتووە بەشی زۆری سامان و سەروەت لە دەست حکوومەتە بەلایەکی ترەوە ئەرچی لۆ خۆی زێدە کردووە گلەی خەلکی لۆ خۆی زێدە کردوە زیاتر خۆی هاشتە بەرپرسیارەتێک کە لە منچینە لە وڵاتێکی تر ئەو بەرپرسیاتی نەبی لە تورکیا ئەوەی نیە لە منچینە لە وڵاتێکی لە مالیزیە ئەوەی نەبی لەبەرەوەی حکوومەت کەرتی تایبەتی پشت دەگری بەهێز دەکا کە بەشێکی زۆری کە ئێستا خەڵک ئەرک لە داواکاری لە حکوومەت داوا دەکە کەرتی تایبەت جێبەجێ دەکاتە لەبەر هەندێک ئەرکی حکوومەت کەم دەبیتەوە ئەمە حەقیقەت لەوەی نەماتانیوە سەرکەوتوو بین یەک لە شتەکانی تریشکە نەمانتانی سەرکەوتوی لەبەرەوەی تا ئێستا کە حکوومەت ئێمە بەڕاستی بە سیستەمێکی نوێی کاری کەرتی گشتی و کەرتی حکوومەتیش ناکەین ئەویش پلاندانانێکی نوێی گونجاوی کە بتوانین ئامانجەکان و ئاواتەکان بەباشی دەستنیشان بکەین کە ڕنگدانەوەی پێویستی کۆمەلگاوی پێویستی پەرەپێدانبی و پێ ئەوە شتی بۆ تەرخام بکەین لەبەر هەندێک نەوعانە پێویستیەکان لە لای بەڵێ دکتۆر دەمەوێت پێشەوەی بڕۆمە لای میوانەکانم بە کورتی ڕای خۆتم پێ بڵێ لەسەر بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان بەێ تێبینیەکانت چییە؟ بەێ ئەمە تێبینیەکانم حقیقت ینی جەنابیشت لە پێشیچەکەی جێم لێ بوو کە قسەت کرد ئەمە عینی هەڵە دووبارە دەکەینەوە ئەمە زۆر زار ئێستا دەلم لە استراتیزیەتی نوێمان کە باحیسین کە توێژەر یان لایەنی کە حتا حکوومەت دەبی ئەوەندە محاولە بکەین کێشە نەمینێت چارەسەر بکەین لەوەی لە داهاتوودا کێشەی نوێ باز بکەین بەداخەوە ئێمە کێشەکان لە جێی خۆی تەقی و ئەینی غەڵەت دووبارە دەکەین مزمینە هەموو ساڵی عینی قسەکان دەکەینەوە ئەوە هەر لەسەر بودجەی نییە کە دێن کۆنگرایەک بکەین لەسەر کشکردی کوستوکالی عینە قسەی 20 ساڵەوەی پێشکەری لەبەرەوەی هەنگاومان نییە شتمان ناڕوەکە ئەمە قۆناغێک بڕین بچینە قۆناغەکی تر کێشەی بودجە لە هەرێمی کوردستان کێشەی دام و دەستگای حکوومەتە کێشەی دانەمەزراندنی دام و دەستگەکانی حکوومەت لەسەر سیستەمێکی نوێی کارگێڕی گشتی کە مەفروض وایە ناحیە مؤسساتی بی ناحیە پرۆفیشنال بی ناحیەی هەیکەلی تەنزیمی و هەموو لایەنەکانی لە ئاستێکبی کە بتوانانی داڕێژەنەری بودجەبی یان پلانێکبی کە فعلەن کەلێن و بۆشایی لە ناوکەم بی. بەڵێ سوپاس کاک فەیسەڵ دێمە لای تۆ دکتۆر لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە ئەم مەسەلانە چ لەسەر بودجە بێت چ لەسەر لایەنەکانی تر بێ هەموو ساڵێ دووبارە بێتەوە 20 ساڵە ئێمە قسەی لەسەرەکەینەوە ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەی ئەوە نییە کە ئەو عقلیەتەی کە بودجە ئەنووسێتەوە بودجە ئامادە ئەکات عقلیەتێکە نازانێت چیەکات بێگومان کە هەر سەیری بودجە بکە من بۆ خۆم لە 2006 تا ئێستا بودجەیەکە لە کوردستان ئەڕوا بە جۆرێک لە جۆرەکانیان بینم بودجە لە کوردستان ئامانجی نییە یعنی ئەمەیەکێکە لە کارەسەرفە گەورەکانی کە لە ناو بودجەی بینی بودجەی کوردستان هیچت پێ ناڵێ کۆمەڵێک ڕقەمە و داتایە ڕانی پەرلەمانێکە پەرلەمان دوای مشتومڕوو بێنەوە بەردەیەکی زۆر بەتایبەتی 3-4 ساڵەی ئەخیر کە مشتومڕی لەسەرەکرێ بێ ئامانجە ئەڕوا و کۆمەڵێک ڕقەمە و کۆمەڵ جداوای بینەر زیاتر ڕوونیکەیتەوە مەبەستت لە ئامان چییە؟ یعنی بۆ نمونە بودجە لە هەموو دنیا ئامانجی هەیە یعنی تۆ ئامانج لە بودجە چییە؟ بودجە ئامانجی ئابووری هەیە ئامانجی کۆمەڵایەتی ئامانجی سیاسی هەیە نیشتیمانی هەیە لەبەر ینی بۆ نمونە لە ئامانجی ئابووری بودجە ئەوەیە دەبێت هاوسەنگی ئابووری پارێزێت هاوسەنگی نێوان کەرتە ئابووریەکان پارێزێت ئیش لەسەر ئەوە بکە کەرتەکان پێکەوە پەرە پێبدا باهەیەک هەمان بڕۆن بدوایەکە ناکرێت کەرتێک بەرەو پێش بڕۆ کەرتێک دواکەوێ یعنی بۆ نمونە لە کوردستانە مەسەڵەن دەبینی لە ناو بودجە سەیرەکەی بڕی تەرخانکرا بۆ پیشەسازی بۆ کشت و کاڵ لە وەک نەبوون وایە لەبەرەوە نەدراوە ینی هەموو تەرکیزەکە هەموو جەخت کراوەوە لەسەر ئەوەی زۆرترین پارە تەرخان کراوە بۆ ئیدارەدانی حکوومەت ئەوش ئیداری حکوومەت ئیدارێکی لاوازە لەبەر ئەوەی توانای جێبەجێکردی ئەوەی دێ ئێمە لە ساڵی 2008 ئیدەکمان دەرکە ینی بۆ هەر دینارێک وەبەرهێنان دینار ڕوبعێک خەرجەکەین بۆ هەر دینارێکی وەبەرهێنان دینار ڕوبعێک حکوومەت پارە خەرجەکە کەچی ناتوانێت لە 115 لە 120 یعنی لە 150 ئەو بڕێک کە تەرخانەکرێ بۆ وەبەرهێنان جێبەجێ ناکە یعنی ئێمە لە جاتی یەک دینارێک دینار ڕوبعێک خەرجەکەین بۆ دینارێک وەبەرهێنان دینارێک زیاتر دینار ڕوبعێک خەرجەکەین ناتوانین دینارەکە بەباشی بەکار بێنی ئەمە خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئیدارەی ئابووری لە کوردستانە ئیدارەیەکی لاوازە داڕێژەری بەرنامەی داڕێژەری بودجە ئەوەی کە دای ئەڕێژێ بەڕاستی دەبێت ڕزگار کرێ لە چنگی
ژمێریار و ئەندازیار لەبەرەوەی بۆی هەردووەڵێم ئەوەی بودجەدا ئەڕێژێ ژمێریارن ئەوەی بودجە بەرهێناندا ئەندازیارن لەبەرەوەی نەعقلەتی اقتصادی نەعقلەتی مالی ئەم دووە غائبە لە دانانی بودجە لەبەرەوەی ئەم دووە کە غائب بوو لە بودجە بعدەکەی خۆر ناگری ئامانجە ئابوووریەکانی دیار نییە ئامانجە سیاسەکانی وازح نییە ئامانجە کۆمەڵایەتەکانی دیار نییە ینی بۆ نمونە ناکرێ من بۆ نمونە بنەسە خۆزگەیەکێک لە وەزارەتی دارایی لێرە لێ پرسم 15 تریلیۆن دینار کە کاتە نزیک 14 میلیارد دلار چی بە کەرتی کوشتتوکاڵە لێ چی کەرتی کوشتتوکال بەرەکوێ بە پیشەسازی بەرەکوێ بە ڕێژەی گەشەی ئابووری کۆی گەشەی ئابووری بەرەکوێ بە داهاتی تاکەکەس لە چەندەوە باتە چەند ڕێژەی هەڵەوسان بەرزەکاتەوە نزمێکاتەوە چەند ئەتوانین بۆ نمونە ئاستی هاوردەکردنی دەرەوەمان کەم بکەینەوە یعنی ئەمانە هەموو پرسیارە هەموو ئەمانەی کە باست کرد لە بودجەیە حسابی بۆ نەکراوە مەفروزە لەناو ئەزای چۆن حسابی بۆ کراوە ینی پێ بڵم حسابی بۆنەکە کراوە بەڵام ئەمە دەبێت بە ڕوونی پێم بڵێ ئەمە ناوازح لە ڕۆشن نییە ڕەنگە من دانیشم بە دقیقی دەبێت ورد بە دیارەوە بم خەریکم پێم وانە هیچ بەنام پەرلەمانێک لیان بپرسە پێ بڵێ هەر لە پەرلەمانتاری بە هەمویانەوە لیان بپرسە بڵێ ڕێژەی گەشەی کەرتی کوشت و ئەم بودجەیە کەرتی کوشتتوکال بە ڕێژەی چەند بەرزەکاتەوە بێکاری بە ڕێژەی چەند کەمەکاتەوە یعنی مەسەلەن چەند تۆ لەم بودجەیە کەرتی تایبەتت حساب بۆ کردووە یعنی لەم بودجەیەکەی مەسەی دەکەن کەرتی تایبەت غایبە لە کوردستانە لە کاتێکدا هەرچی قیادەی حکوومەتە بە حزبەکانیشەوە هەمومان جەق لەسەرەوەکەینەوە دەبێ ڕۆڵی کەرتی تایبەت زیادکەین ئیش لەسەرەوەکەین ئابووری بازارمان هەیە لە کاتێکدا ئەگەر تۆ بێ قیاس لەسەرەوە بکەی وڵاتێک بزانانی ئەم وڵاتە ئابووری بازار زاڵەتیایە یا ئابووری حکوومەت زاڵەتیایە بۆ دەرەکەی ڕێژەی بڕی خەرجی و وەبەرهێنانی حکوومەت زیادە هی کەرتی تایبەت زیادە بۆ دەرەکەوە بوون لێ لای کوردستانە بەشی زۆری جونگە ئابوووریەکانی وڵات بەدەستی حکوومەتە یعنی دەبینی لە بودجەکە مەسەن 170 بودجەکە باشترین بەڵگەیە بەوەی کە حکوومەت هەموو بەشی زۆری ئابوووریەکەی بەدەست خۆی گرتووە لە 130کەشی ئەوەیە کە دەبینین ینی بۆ نمونە لە راپۆرتی وەزارەتی داراییکە بۆ پەرلەمانی نردووە ئەڵێ ئێمە لە 153 ما خەرج کردو 147 ماوەتەوە ئێ باش ئەمە دەلالەتیەوەی حکوومەت نەیتوانیوە لە ماوەیەکە سەبەکەشی بۆ چێگەڕێتەوە کەواتە ئەو بودجەی کە بەوە بەرهێنانیش دادێت لە خلالی ئەو ساڵەیە کە زۆر جار 6 مانگیشە ساڵی دارایی لە هەرێمی کوردستان بۆی سەرف ناکرێت گرفتەکەمان ئەمەیە لەبەر ئەوە تۆ ماوەی زەمانی جێبەجێکردنی پرۆژەکان کەمە یعنی بۆ نمونە گەرەستە بودجەی ئیمساڵ ئەم هەفتەیە جێبەجێ بکرێت ئەچێتە سەرۆکایەتی هەرێم ڕەنگە 2 هەفتەی پێ بچێ دێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەچێتەوە بۆ وەزارەتی دارایی ڕێنمایی پێدەرەکە ڕێنمایی بۆ وەزارەتەکان ئەڕوا کێ بەرپرسیارەتی ئەماگرێت هەستۆی خۆی ئەمە حکوومەتە قسە لەسەر حکوومەتەکەین ئەمە من ئەڵێن ئیدارەی ئەم وڵاتێکی ئیدارادا کێ بەرپرسە لە ئامادەکردنی بودجە ئەو بەرپرسەلی لەبەرەوەی کە دێتەوە وەزارەتەکان ڕێنمایەکانیان بۆ دێ ڕێنمایی جاوەرە تۆ قەزا و ناحەکان بەو ڕۆتینە و بەزمەی کە لە وڵاتی خۆمانەیە یعنی ڕەنگە ئەچێتە مانگی نۆ قەزایەک نەیزانیوە بودجەکەی لەکوێ و چۆن اینجا تەندەرین بە ئەم کارە بە چ نیەتێکە کرێ هەموو ساڵی ئێمە گوێمان لێ بێ بودجە دوا کەوتووە بودجە کەلێنی تایە ینی حکوومەت هیچ ساڵێک سوود لە تێبینیەکانی ساڵانی پێشووتر وەرناگرێت کەواتە حتممە نەبێ نیەتێکە بێ کام کارەکە نازانم نیەتەکە چێ بەڵام کێشە ئەمەیە من بۆ خۆم وەکو یەکێک مەسەن تۆزێک شارەزایم لە ئابووری هەیە و تۆزێک ماوەیەکە لەو بودجەیە مەشغوڵی ئاگادارم لەگەڵ هەموو بەڕێزانی پەرلەمانیشە یەک بە یەک بە کۆنتاکت و بەوانە بە قسە بە تەلەفۆن لەگەڵ زۆرێنە قسەم کردووە بە هەموو لیستەکانەوە ینی بۆی نەڵم هەمویان گرفتە سەرێکەکە چییە یعنی حکوومەت هیچ پاسایەک نییە حکوومەت بودجە دوا بخات من بۆ خۆم وەکو منطقی اقتصادی کە سێرێکم هیچ پاسایەک نییە بۆ حکوومەت بودجە دواخە من هیچ پاسایەک نبینەوە بڵێن وڵات چاوەڕێکن وڵا عێراق بودجەی جێبەجێ نەکردووە قسە بودجە مەزەندەکردنە من مەزەندە ئەەکەم لە جیاتی توقع بکەم حکوومەت دەم بداتێ بودجەیەکدا ئانێم لە بین 10 تریلیۆن بۆ 20 تریلیۆن دانێم بەپێی ئەولویاتێکم بودجەکەم زیادی کرد بەپێی ئەولویاتەکانم داخلی بودجەکەم ئیشی لەسەرەکەم چاوەڕێ ناکەم حکوومەتی عێراقکەم کە ئیکە ساڵی 2010 کە پەرلەمان انتخاب بژاردننی پەرلەمان بۆ حکوومەت دروست بوو 2002 پەرلەمانی هەرێمی کوردستان بودجەی بودجە عێراق پەسەند کرد هیچی کێشەشمان توش نەبوو یعنی بەوەی پێش عێراقیش کەوتین هیچ کارێک توشەوە نەبوون وڵا بۆ چاوەڕێکن بۆی عێراق بکەن یان نیکە ئیمساڵێکم بەڕێک نییە بڵێن وڵای حکوومەت گۆڕاو نازانمان وەزارەتی داراییمان هەیە هەمان ستافیش کاغالی دێمە لای تۆ کۆمنتی تۆ لەسەر قسەکان و ئەمەوێ ڕای تۆش نەدا بە تعلیقت شم هەبووە من حەزەکە دوای پاش بەسەر چاو دێمە وڵات کاغالی کە هیچ کاک فەیسەڵ دەڵێ هیچ پاساوێک نییە هیچ موبەڵێرێک نییە بۆ دواخستنی بودجە کەواتە بۆ دواخێت
ئەگەر هەر پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەم با ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ئایا بودجەمان هەیە خود بودجەمان نییە و پێشەوەش قسە لەسەر بودجە بکەین ئەبێ پرسیاری ئەو بکەن ئایا شتێکمان هەیە ناوی وەزارەتی دارایی بیا خود نەخێر وەزارەتی دارایی وەسیلەی و بۆ کارێکی دیکە بەکارێت ئەرکی وەزارەتی دارایی چییە؟ ئەرکی وەزارەتی دارایی ئەوەیە کە سیاسەتی گەشەپێدانی دارایی گشتی هەبێت ئەمیش لە ڕێگەی کۆکردنەوەی داهاتەکان پاشان داڕشتنەوەی پلان بۆ گەشەپێدانی ئەم داهاتانە پاشان سوود لەم داهاتەوە وەربگرێت بۆ تێرکردنی پێداویستەکانی خەڵک و گەشەپێدانی ئابووری گشتی واتە وەزارەتی دارایی و ئابووریە ئەبێ بەم شێوەیە بیرکاتەوە گەشەپێدانی دارایی گشتی پاشان بەهۆی گەشەپێدانی دارایی گشتی و گەشەپێدانی ئابووری گشتی لێ بکەوێتەوە کەیتر دروستکردنی زۆرترین دەرفەتی کارە کەمکردنەوەی ئاستی هاوردەکردنە زیادکردنی بەرهەمی ناوخۆیە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە ناوی وەزارەتی دارایی بێت بۆ تاوەکو ئێستا داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ناتە ناو خەزیێنەی گشتیەوە بەڵکو بۆ مەبەستی دیکە حزبی بەکارێت واتە بناغەسەرێکەکەی بودجە کە داهاتە ناتە ناو خەزیێنەی گشتی هەرێمی کوردستان باشترین بەڵگەشمان بۆ ئەمە چییە؟ ئەمساڵ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 3 پێکێنەری بودجەی گشتی هەرێمی کوردستانە پاشان بەڵێ 1970ەکەی دیارەکە لە حکوومەتی ناوەندیەوەیەت و لەگەڵ ئەو عجزەی کاڵێنە واتە لێرە وەزارەتی دارایی هیچ نەک ڕۆڵێکی نییە لە گەشەپێدانی داهاتە بەڵکو بە وەسیلەیەک بۆ بردننی ئەم داهاتە بۆ لایەنی دیکەی سیاسی واتە لێرە وەزارەتی دارایی وەسیلەیە دووەم لە ئەو خرجیانش کە بۆمانێت لە بەغاوە وەزارەتی دارایی لەلایەن دوو حزبی دەسەڵاتەوە کراوە بە وەسیلەیەک بۆ ئەوەی زۆرترینی ئەم خرجیانە لە چەندین ڕێگای جیاوازەوە بخاتەوە خزمەتی حەزب مەسەن بۆ نمونە یەکێتی و پارتی چۆنیان ویستی بێت لە ماوەی ڕابردووە بۆ ئێستا بەبێ هیچ قانونیەک ڕاستەوخۆ پارەیان بردووە بۆ خۆیان کام ڕێکخراوەیان ویست بێت پارەیان لە بودجەی گشتی بۆ تەرخان کراوە دەستگا ئەعلامیەکانیان ئەوە قایمەی دەستگا ئەعلامیەکان یەکێتی پارتیە لە بەردەست منە ماگانە چەندێ وەرەگرن باشە تر تەلەڤیزیۆن هەیە 500 میلیۆن هەموو مانگێ ڕۆژنامە هەیە لە 5 میلیۆنەوە دەست سەر بودجەش بەرحاڵ بەهشت ڕێگا ئەوەی کە ئێمە تێگەشتون بەهشت ڕێگایەکێتی و پارتی بودجەی گشتیان خستووەتە خزمەتی واتە لێرە وەزارەتی دارایی وەسیلەیەکە لای یەکێتی و پارتی بۆ ئەوەی ئەمە جگەلەوەی بە هەزاران کادری حزبی ڕۆژنامەنووسی حزبی ڕۆشنبیری حزبی کارمەندی کۆمپانیا حزبیەکان بەپلەی سەربازی جۆرا و جۆر خاننشین کراون بە هەزاران کادری حزبی ئەعلامی وشی کراون بە موظفەوەی موظفن ئەمە مەبەستم ئەمە هەمووی لەسەر وەزارەتی دارایی واتە کاتێک کە تۆ وەزارەتی دارایی بەم شێوەیە ئەبینرێت لەلایەن حزبەوە کە وەزارەتی دارایی لای من وەسیلەیەکە بۆ ئەوەی بەکاری بێنم زۆرترین خزمەت بکە ئیتر ئەم وەزارەتی دارایی ناتوانێت بودجە داڕێژێتەوە مەبەستی تۆ بۆ شەرعیەتدانە بەکارەکان ئەوەی ئێستا لە پەرلەمانەکرێت ئەوەی ئێستا لە پەرلەمانەکرێن پرۆسێسەی کە ئەڕوا بڕێەوە تەنیا مۆرێکە تەنیا مۆرێکە لە کۆمەڵی وەرەقە دێت بۆ ئەوەی ئەم دزی و گەندەڵی کاکرێت بەقالی بە گوێرەی زانیاریەکانتان بێت بێگومان بە گوێرەی زانیاری یەکانتان و ئەو داتایانی لە بەردەستی ئێوەیە داهاتی ناوخۆ ڕێژەی چەند دەبێت داهاتی ناوخۆ ئەگەر بی خەمڵێنی زۆرە بەوتت 3% نەنا ئەوەی کراوە 3% داهاتی ناوخۆ پێکێنەری بودجەی گشتیە بۆ نمونە بە چەند داهاتێکی سەرکی من بۆ تۆ باسکەم داهاتی خاڵە سنووریەکان و باج و زەریبە ئەمساڵ بە 300 میلیارد دینار خەمڵێنراوە واتە داهاتی هەموو خاڵە سنووریەکان لەگەڵ باج و زەریبە بە 300 میلیارد لە کاتێکە مامۆساش زۆر باشەزان قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە هەرێمی کوردستانە نزیکەی 3 میلیارد دلاری تێپەڕاندووە ئەو 30 میلیارد دلاری تێپەڕاندووە عفو ئەگەر ئەو کاڵانەشی لێ دەرکێ کە زەریبە باجیان لەسەر نییە مەسەن هەندێک بابەتی و بەرێنانوانە زیاترە بێ لە 1 میلیارد دلار بە 8 ڕێگا داهاتی نەوتێتە هەرێمی کوردستان یعنی هەر ئەوە نییە خەڵکەرە تەنکەر بۆ نمونە تەنیا بە پێ و خەمڵانانەی کە ئێمە کردومانە تەنیا ئەوەی پێ و تێشیرینی گرێبەستەکان کە هاتووە و دێت ئێمە ناڵین هەمووی هاتووە کە هاتووە و دێت بەشێکی بە پرۆژێکی نزیکەی 7 میلیارد و 500 میلیۆن دلارە ئەمە جگەل لە ئەو هەموو باجە جۆرە و جۆرەی کە وەرگیراوە باجی ڕووی زەویە هەموو باجەکانی تر لە کۆمپانیەکانی واری وەبەرهێنانی نەوت ئەمە جگەلەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان لە 120 بۆ 25 هەموو داهاتێکی ئەو شەریکانەی کە بەرهەمێنێن بۆ حکومەتی هەرێمی کوردستانە واتە داهاتی نەوت بەگشتی کەوەی ئێمە خەمڵاندومانە لە ماوەی ڕابردووە بۆ ئێستا نزیکەی 14 میلیارد دلار بەڵام ئەمە خەمڵاندنە ڕەنگە 12 میلیارد دلار بێت ڕەنگە 15 بێت ئەمە دقیق نییە چکە ئەمە تەنها تەخمینێکە ئەمە تەخمینە بەو هەشت ڕێگا خەمڵاندنە بۆ نمونە ئێمە شتێکمان کرده بوو لە ساڵی 2010 بۆ ساری عفو 2009 2011 کۆی ئەو ئۆتۆمبیلانی هاتووە هەرێمی کوردستان نزیکەی 450,000 ئۆتۆمبیل بووە لە خاڵە سنووریەکان پارەیەکیان لێوەرگیراوە پێدانی ژمارەش پارێکیان لێوەرگیراوە
تەنیا ئەمانەمان هێناوەتەوە نزیکەی 900 ملیۆن دلار بووە ئەوەی هاتووەتە خەزێنەی گشتی کەمتر بۆ لە 100 ملیۆن دلار ینی زۆرە بەرحاڵواتە لەلایەک ینی ئەگەر کات کەیشتە ئەوەی کە بیسەلمێنین داهاتی خاڵس کۆی داهات نایەتە ناو خەزێنەی گشتی و بۆچی مەبەستێ بەکار هاتووە ئەمە بابەتێکی تەواتە ئەمەی داهاتەکان یەک کێشەیە کێشەیەکی دیکەمان خەرجیەکانە کێشەیەکی دیکەمان جێبەجێنەکردنی یاسای بودجەیە یعنی پەرلەمانتارەکان ئێستا ڕخنەی باشە گرن مەسەن بۆ نمونە من یەک نمونە بۆ جەنابوو بێنمەوە کە کاک فەیسەڵ ساڵی ڕابردوو ڕۆڵێکی زۆر باشیە بووتە کە کەمکردنەوەی بودجەی بەکاربردن بوو بە ڕێژەی لە سەدادا زۆر باشە و دەستی خۆشە بەڵام حکوومەت بە هیچ شێوەیەک پەیوەست نەبوو بەمەوەی کە لە سەدا دەکەم بکاتەوە بەڵکو زیادە ڕەویشی کرد لەسەر خەرجەکانی بواری بەکاربردن لە کۆی گشتی ساڵی ڕابردووە ئەوەی بۆ پرۆژەی هەرێمی کوردستان خەرجکراوە تەنیا نزیکەی لە 16 بودجەی گشتیە ئەو لە 16 12 تێبینی گەورەی لەسرە واتە 12 تێبینی نەک لەسەر 12 پرۆژە 12 تێبینی لەسەر کۆی گشتی پرۆژەکان کە گەر دەرفەتە بێ قسەی لەسەرەکەین دێمەوە لات کاگالی بەس قسەی خۆتە بیر نەچێتەوە بەردەوامە بم لەگەڵتانە کاک نزار دێمە لای تۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر کە هەر بودجە دواکەوتووە و کەلێنی تیابووە ئێوە ئەستان دەستەیەکتان بەناوی دەستەی بەرگری جەماوەری لە بودجە ڕاگەیاند بە شێوەیەکی گشتی تێبینیتان چییە لەسەر بودجە و هەست ناکەن هێشتانەتان زانی بوو ناوەڕۆکی بودجە چیە و شتەکان چۆنەیەوە هەستان بە دامەزراندنی ئەم دەستەیە بۆیە زۆر جار لایەنەکانی دەسەڵات نیشانی پرسیارتان لەسەردانێن ئەڵێن بڵین لایەنێکەیە کە تەشجیعیانەکات بۆ ئەوەی جارێکی تر خۆپیشاندان دەست پێ بکاتەوە حەزەکەم بۆمان ڕووکەیتەوە من لە قسەکەی ئاخرتەوە دەست پێ بکەم حەزەکەم هەموو لایەنەکان خەڵک تەشجیعکەن بۆی کەوا بزانن بودجە چییە و هەموو لایەنەکان خەڵک تەشجیعکەن بۆی کە داوای مافی خۆیان بکەن و بزانن مافەکانیان چییە و مافانە چۆن بەهدەر دەبڕێ ئێمە ئەوەی ئەو دەستەیە چۆن دروست بووە یعنی هەڵقڵاوی خەڵقێکە پێشتر ئەزمونمان هەیە لە خۆپشاندانە دیسان سێرمان کرد ئەمە ئەگەر بڵین ئەم دەستەیە چۆن دروست بووە لە 19 نیسانی 2011 کە حیزبە دەسەڵاتدارەکان بە گاز و بە زەبری هێز خۆپشاندانەکانیان سەرکوت کرد ئەمە دیسان جارێکتر خۆپشاندان دروست بۆتەوە بۆ چونکە ئەو غەڵەت و هەڵەوشتانی کە دەسەڵات کوردەتی ئێستا بەردەوامە لەسەری کابێ خەڵکی چی بکابێ بەردەوامی لەسەر خۆپشاندان بەڵام ئاکامی خۆپیشاندانە 62 یاخود 65 ڕۆژەکەی 2011 یاخود ساڵی پارچی بوو تا ئێسەیەوە بتوان لە ڕێگەی خۆپیشاندان ئاکامی هەبووە کاکە ئاکامی هەبووە ئێستا کاتی ئەوە نییە ئەو کۆمەڵێ دەستکەوتی خۆی هەبووە لە بێدەنگی باشترە ئەمە ئێوەیە سەداتان ناوە دەتانەوێت چی بکەن ئەمڕۆ ڕۆژی شەمەیە کە ئێمان بەرنامەی ڕیکۆرد دەکەین و بڕیارە و باز دەکرێت کە ئەمڕۆ بودجە پەسەند دەکرێت گەر ئەمڕۆ بودجە پەسەند بکرێت ئێوە هەموو کوردستانیش بڕژێتە سەرجادەکان تەسەورەکەی بودجە تەسیری لەسەر بودجە هەبێت ئەگەر اعترافی هەندێک لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆنیش و ئەوانی تریش باسییان لەوە کردکە جوڵەیەک لە شەقاما دروست بووە بۆیە کۆمەڵە تعدیلات لەناو پەرلەمانە لەسەر بودجە هاتوتە کایەوە و مفاوەزاتێک دروست بووە لەسەر تعدیلاتەکان بەڵێ ئێوە دڵتان پێیان خۆشە مەبەستم دڵمان پێی خۆش نییە بەس دڵمان بۆ خۆشە کە ئێمە ئەگەر هەڕەشەیەکی خۆپشاندان بکەین بەرامبەرەکەمان حسابمان بووەکە و ئیرادەی خەڵق بەردەوام ئەبێ بوونی هەبێت ئەیتی ئەم تعدیلاتە ئەمڕۆ لەوانەیە بچوو بێ بەیانی ئەو سیستەمەی کە ئێمە پێڵین خوارە و ئەمە وایە لەوانێت کۆی ئەو سیستەمە هەر بگۆڕە هەر بە ئیرادەی خەڵک ئێمە نامانەوێت تێبینیەکانتان ئەو خاڵانەی ئێوە تێبینیتان لەسەری هەیە بە شێوەیەکی گشتی گەر بۆمان ڕوونکەیتەوە کاکە ئینجان ئەزانی چۆنە یەکێ لەو تێبینانەی کە ئێمە هەست دەکەین ئەم حیزبانە بەتەواتی دەستیان خستۆتە بینەقاقای ئەم بودجەوە یاری بەو ژمارانەکەن ئێمە لە سەردەمی بەعز لە ئەنفالە ون بووین لە سەردەمی ئەم حیزبانە لە شەڕی ناوخۆیە ئێستا ناو ژمارەیە ون بووین ئێمە پێمان وایە ئەم ئەوی کە دانراوە کۆمەڵێ ئەرقامی وای هێناوەتەکایەوە کە ئێمە بەڕاستی ناتوانین ڕێک نادۆزینەوە کە ئین بێت ئەمە وامالیەکە کە جایکە تووڕەبوونی جەماوەری ڕێکخینەوە بۆ ئەوەی کەوا خۆپشاندانێکی سەرتاسەری دروستکەین ئەوەی کە ئێمە وەڵامی پرسیارەکەی جەنابیشت ئەوەی حیزب لە هەموو لایەکەوە وەکو ئەگەر بڵین ئێمە دانیشتین ئابلۆقەیەماندابێ حیزب ئەوە هەموو ئابلۆقی ئەم پارەی داوە و لە هیچ دەرفەتێک بەو پارەیە نادا بڕوا بۆ کەسێک بۆ ئایلەیەک کە لەسەر کۆکردنەوەی قوتوی BBC ئەژی
کە کیلۆی بە 500 دینارە و هەیە ئۆتە لە ڕۆژنامەکانە بڵاوەوە ئایلەیەک بەکۆی ئایلی لەسەر ئەو هینە ئەژی ئەم ئابلۆقەی حیزبیە کە دەرفەتێک بە دزەکردنی ئەو بجێنە بۆ خەڵک لە ڕێگای چیەوەیە لە ڕێگای بۆ نمونە لە سایە چولویەکی فەرمانبەرانی کوردستان هێزە ئەمنی و چەکدارەکان و ئاسایشەکانە ئەمانە چێن ئەمە حیزب تاعینیانەکە لەو 7,000 کە دانراوە تاعین بێت دیسان 3700 کەسی بۆ هەمان ئەو چین و توێژەیە ئەمە کارە ساتێکە ئەن تو هەر واز لەوەش بێنە کە ئەمانە شار کوڕێ میلەتەن با لەو بجێ بڵین تاعین بن و با زۆری نەژبن کە ئەمە شتێکی زۆر سیر و سەمەری ئەو برادرانەوانێ بزان چۆنە بێت یەک چین بەس بۆ هێزە یعنی تۆ ئەم هەموو چین و توێژە هەیە لە کۆمەلگایە کۆمەلگا پێویستی بەم هەموو پێچکەیە هەیە کە بڕات بۆچی لە یەک پێچکیانە ئەمە بۆ لە بن بە پاسەوانی خەڵکەکە تاکە کەس فەوجی هەیە بۆ خزمەتی خۆیان بەکارێن ئەگەر بژڵین ئەمانە قەیناکە کوڕی ئەم میلەتەن و بە دەرفەتیان هەبێت لەوێ دامەزن کارە ساتێکی تریان دروست کردووە کە هەموو ماڵێک چەکی تیاابێ و هەموو ماڵێک یعنی ئێستا لە هەموو 22 سعات جارێکە یەکێک یان برینار بیان نەکوژێت سەبەبی چیانەوە یەکێکە لە هەڵەکانی حیزب کە ئەبێ ئێمە بە چایەکی زۆر یعنی ئەبێ بە چایەکی زۆر ورتر سەیری ئەم ئیشانە بکەین یعنی لە 4 مانگی ئەم ساڵدا بەس لە هەولێردا 127 کەس بە گولە برینار بوون وە کوژراویشن بێژگەر ئەم هەموو کێشە کۆمەڵەکە بەڵێ ئەمە بوجەکەیە بینەوە سەر ئەمە لەسەر بودجە چیە گەر بە دیاریکراوەی پێم بڵێ چین ئەو قسانەی ئێوە کە لەسەر بودجاتانە چین ئەو خاڵانەی لەناو بودجە کەوای لە ئێوە کردووە بیر لەوە بکەنەوە جارێکی تر خۆپیشاندان دەست پێ دەڵێن دەستگای زانیاری و دەستگای پاراستن دوو ناوزراو لە ناو کۆمەلگای کوردیا 318 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە لە کاتێکدا ئەوەی کەنان و پیازی پێوە ئەخوێ ناوچە دابڕاوەکانە 7 ملیاری بۆ دانراوە وە لە 2011 هیچیشی بۆ سەرف نەکراوە یەک دقە بەستی ئەو دەستگایانە دوان نەکەوتووە هی ناوچە دابڕاوەکان کە ئێستا دیسانیانە گەنج هەڵخەڵەتێنەوە خەڵق شعوری نەتەوەی خەڵق هین بن خوتولکە بن ئەڵێ ئەمە سوودی مالکی تایە و کەرکووکمانە دەست دەرەچیە ئەی باشە بۆچی بۆ دەستگای زانیاری و پاراستنەکانی خۆتان 318 ملیارد دینار دائەنرێت و دوان ناکەوێت بەڵام بۆ ئەو ناوچانەی کە ئێوە هەمووشە بەڵێ سەری ئەمانە دوای ناوبڕەکە بەردەوامە بین بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان.